بیرکاری بۆ پۆلی هەفتەمی بنەڕەتی گەیشتمە لاپەڕە 29. پرسیاری 38. بزانم لاپەڕە 29 بەڵێ. پرسیاری 38. ڕووبەری چوارگۆشەیەک بدۆزەوە چێوەکەی 32 مەتر بی. چێوەی چوارگۆشەکە دەزانم، ڕووبەرەکەی دەبی بە خۆم ببینمەوە. چوارگۆشەکم هەیە، چێوەکەی دەزانم کە 32 سانتیمەترە. چێوەی چوارگۆشە واتە کۆکردنەوەی هەر چار لایەکەی. هەتا بزانم هەر چار لایەکەی چەندە، 32 دەینم 10 بەشی چاری دەکەم دەکا 8. واتە ئەو لای 8، ئەو لای 8، ئێرە 8، هەمویان 8. 4 جار 8 لەبەر هەندێ 32 10 بەشی 4 کرد. ئێستا کە لایەکانم زانی، زۆر ئاسانە ڕووبەرەکەی بزانم. لەبەر هەندێ ئەو لایەنم دیتەوە هەتا ڕووبەرەکەشی بزانم. ئێستا ڕووبەری چوارگۆشە یاسایەکەی چییە؟ لا جاران لا. واتە ئەو لایە لێکی بدەم لەگەڵ ئەو لایە. بەخۆی هیچ کێشە نییە ئەگەر ئەو لایە لێک بدەم، چونکە هەموو لایەکان وەکو یەکن. کەواتە 8 جاران 8 دەکاتە 64، یان دەنووسم 8 دووجا. لێرە دەبی زۆر زۆر گرنگە بنووسم سانتیمەتر دووجا، چونکە دووجار 8ەکە 8 جاران 8 دەکاتە دووجا. گرنگە ئەمن یاسای ڕووبەری چوارگۆشە بزانم و یاسای چێوەی چوارگۆشە بزانم. چێوەی چوارگۆشە دەکا 1 لا جارانی 4. 1 لا جارانی 4، چونکە ئەگەر 8م هێنا جارانی 4م کرد دەبیتە 32. سانتیمەتر ناببورن، مەترە لێرە. مەتر واتە ئەمن لێرە هەڵەم نووسیە، نەدەبا بنووسم سانتیمەتر، تەنیا مەتر. لێرەش تەنیا هیچ نانووسم، ئەوە زانیمان مەترە. هەشتەکەش ئەوها بنووسم. ئەو جە بچم لەو لایەی کە نووسیتم سانتیمەتر، ئەوەی دەبی چاکەم. ئەو سانتیمەترانە دیسان بە هەر لایەن بم. لێرە ئەو سانتیمەترش لابم بنووسم مەتر. مەتر دووجا. ئەوە زۆر گرنگە، ئەو هەڵانە نابێ بکەین. مەتر واتە مەتر. ئێستا تەواو بووم لەو پرسیارەی، بگەڕێمەوە لای پرسیاری 39. چێوەی چوارگۆشەیەک بدۆزەوە ئەگەر ڕووبەرەکەی 49 مەتر دووجا بی. ئەو جارەی بە پێچەوانە ڕووبەرەکەی دەزانم، چێوەکەی دەبی بزانم، ببینمەوە بەخۆم. ئەوەش هەر زۆر ئاسانە، چونکە ڕێسا و یاسایەکان دەزانم ڕووبەری چوارگۆشە دەکا 1 لا جارانی خۆی، لا جاران لا. کەواتە لە جیاتی ڕووبەری چوارگۆشە دەنووسم 49 و لا جاران لا. پاشان ئەو 49 لەژێر ڕەگدا دەنێم. ڕەجی 49 دەکاتە ژمارە 7، واتە 1 لا دەکاتە 7
چونکە حەفت جاران حەفتی بکەم یەکسان دەبی بە 49. لێرانە زانیب درێژی لایەکی چوارگۆشەکەی 7 مەترە. ئێستا چێوەی چوارگۆشە دەکاتە درێژی لایەکی جارانی ژمارە 4. ئەوەی ڕاستی بی لێرە پێویستی نەدەکرد هێمای جاران و لێکدان بنووسم، چونکە هەر ژمارەك کە لە تەنشت پیتەکداندرا واتە جاران، واتە دەمتوانی هەر یەکسەر ئاوا بنووسم 4 پیتی دەبی بزانم کە 4 جاران لایەکی چوارگۆشەکەیە مەبەستم. کە 4ش جارانی حەفتی دەکەم دەکات چەند؟ دەکاتە 28. دیسان نووسیتم سانتیمەتر، هەر زۆر هەڵەیە مەتر، کەواتە 28 مەتر 2 جاش، بەڵام ناتوانم بنووسم مەتر 2 جا، کەواتە بە ئەوها بەدەست بینووسم. لێرە 2 جا نیە، ببورن، زۆر باش بوو. 2 جا نیە لێرە، مەتر باشە. چێوە 2 جا نیە هیچ کات، تەنیا ڕووبەر 2 جایە. چێوەکەمان دیتەوە کە دەکاتە 28 مەتر. بگەڕێمەوە پرسیاری 40. دووری نێوان فڕۆکە و ئەو ئاسۆیەی فڕۆکەوانە کە دەیبینێ بەم یاسایە دەدۆزرێتەوە. کامە یاسا؟ یاسایەک هەیە پیتی م یەکسانە بە 3.56% جاران پیتی ئا لە ژێر ڕەجی 2 جا. ئەو پیتی مئە دووریەکە بە کیلۆمەترە لە نێوان فڕۆکە و ئاسۆی بینراو، و پیتی ئا بەرزی فڕۆکەکەیە لە زەویەوە، بەڵام بە مەتر. ئەگەر فڕۆکەکە لە بەرزی 1800 مەتر بفڕێ، دووری نێوان فڕۆکەکە و ئاسۆی بینراو بە نزیککراوەی چەندە؟ وەڵامەکە بۆ نزیکترین کیلۆمەتر نزیک بکەوە. واتە ئەمن پیتی هەمیشە لێرە یاسا واتە هاوکێشە. لەو هاوکێشەی 2 گۆڕاوم هەیە، 2 نادیارم هەیە، بەڵام یەکەچیان لە جیاتی دانان دەتوانم بکەم، چونکە یەکەچیان لێرە هەیە. ئەوی دی بە خۆم دەبی ببینمەوە، زۆر ئاسانە، زۆر ئاسانە. کەواتە لە جیاتی ئەو پیتەیلا دەبەم ئەو ژمارەی دادەنێم ڕێگەکەی کە ڕێگەکەم بەدەستینا لێکی دەدەم، جارانی ئەو ژمارەی دەکەم دەردەچی، ئەو ژمارەیە ئاسۆیەکە دەردەچی بە کیلۆمەتر. لێرە ئەو فڕۆکەم هەیە، ئاسۆیەکە واتە لەو جێی کە فڕۆکەوانەکە هەتا بزانە دووری چەند دەبینی بە کیلۆمەتر، پیتی مئیان لۆدانایە. بە پێچەوانە دەبا پیتی ئەی لۆدانێن بۆ ئاسۆ. پاشان بەرزیەکەشی لە زەوی بە 1800 مەترە پیتی دانرایە لۆ بەرزی فڕۆکەکە لە زەوی. بەرزیەکەم هەیە دەکاتە 1800 مەتر. ئێستا یاسایەکەی بەکاردەینم و ئەو یاسایە و ڕێسای بەکاردەینم. یەکەم شت دەچم بزانم 1800 لە ژێر ڕەجی 2 جا دەکاتە چەند؟
یان بە بژمێر یان بە نزیکراوەی. ئەگەر بە نزیکراوەی با بە بژمێر بیکەین، چونکە بە نزیکراوەی ڕەنگە بکاتە چل، زانین بە بژمێر دەکاتە چەند. 1800 ڕەجی دووجا لێرە کردێت 42 دەنووسم 42 شتێک، بەڵام تەنیا 42 چونکە بە نزیکراوەیە. ئەگەر 42ش بینم جارانی 356 بکەم بزانم دەکاتە چەند، واتە هەمان ژمارە جارانی 356 دەکاتە نزیکەی 151 کیلۆمەتر بە نزیکراوەی. ئەمن لێرە چم نووسیە؟ ئەمن نووسیتم نزیکەی 150، ئەویش هەر باشە. ئەگەر بتەوێ بنووسە 151 باشتریشە، بەڵام چونکە بە نزیکراوەیە ئەمن نووسیتم 150، کەواتە فڕۆکەوانەکە لێرە ئەو واتە مەتر نییە، واتە هەر بەخۆی مەودایەکە بە مەئە، بەڵام کردیە 150 کیلۆمەتر. 150 کیلۆمەتر واتە لێرە دەبی بە کیلۆمەترە. ئەگەر بمەوێت لە پێش کیلۆمەترەکەی بنووسم 150 یان 151 ئەوە باشتریش. 151 کیلۆمەتر. فڕۆکەوانەکە دەتوانی ببینی ئەگەر بە بەرزی 1800 مەتر بفڕی، هەتا 150 کیلۆمەتر گەلک زۆرە ببینی. بێگومان ئەوەش دەگەڕێتەوە سەر بە چ دەبینی، ئایا بە چاوی خۆی یان بە ئامێری دیکە. بگەڕێمەوە. پرسیاری 41 هونەرمەندێک دوو وێنەی چوارگۆشەی بچووکی کێشە. یەکەم وێنە چێوەکەی چەند بوو؟ چێوەکەی 48 سانتیمەتر بوو، چێوەکەی دەزانین. دووەم وێنە چ دەزانین؟ ڕووبەرەکەی دەزانین کە 110 سانتیمەتری دوو جایە. پرسیارەکە چییە؟ ئایا ڕووبەری کامیان گەورەترە؟ ئەمن ڕووبەری یەکەچیانم هەیە لە وێنەکە، تەنیا ڕووبەری ئەو وێنەکەیدی دەردەینم کە ڕووبەرەکەم نییە، چێوەکەم هەیە. زۆر ئاسانە، ئەو چێوەیەی دابەشی چاری دەکەم، درێژی لایەک دەردەچی، ئەو جا کە درێژی لایەک دەرچوو جارانی خۆی دەکەم ڕووبەر دەردەچی. واتە ئەو 110 جارێ ئەمن دەستکاری ناکەم چونکە ئامادەیە. چێوە دەکاتە 4 جاران لا، چێوەکەم هەیە 48 بێگومان دەبیتە هاوکێشە، هەتا ئەو هاوکێشەیشی کارکەم هەردوو لای هاوکێشەکەی دابەشی چاری دەکەم، پیتەکە بە تەنیا دەمینێ، پیتەکە دەکاتە 12. کە کردێ 12 ڕووبەری چوارگۆشە دەکات لا جاران لا. یاسایەکە ئەو هەیە، واتە 12 جاران 12 ڕووبەرەکە دەکاتە چەند؟ دەکاتە 144 مەتری. مەتر بوو یان سانتیمەتر بوو؟ لێرە سانتیمەتر بوو. ئەوانەی سانتیمەتر ئەم نووسیتم مەتر، ئەوانەی مەترە نووسیتم سانتیمەتر. سانتیمەتر دووجا ئەوەی بسڕمەوە چونکە هیچ وێنەک نییە ئەوەندە گەورە بی. سانتیمەتر دووجا و سانتیمەتر دووجا، کەواتە کامەیان گەورەیە؟ ئەو وێنەیە کە چێوەکەی 48 بوو گەورەترە. 144 گەورەترە لە 110. یەکەمیان و دووەمیان، واتە یەکەمیان گەورەترە، دەتوانین وەڵامەکە یەکەمیان گەورەترە، تەنیا بنووسین یەکەمیان. پرسیاری 42
بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانەی خوێندنگەیەک لەسەر زەویەکی 4 گۆشەی دروست دەکات. ئەو خوێندنگەیە ڕووبەرەکەی چەندە 1316 مەتری دووجایە. ئایا درێژی زەویەکە بۆ نزیکترین مەتر چەندە؟ زۆر ئاسانە. ئەو پرسیارە دەبووە یەکەم پرسیار بە تەنیا ڕەجی ئەو ژمارەی دەبینینەوە. ڕەجی ئەو ژمارەی تەنیا واتە چەند بژمارەکە 1356 بوو، 1316 بوو. 1316 ڕەجی دووجە دەکاتە نزیکەی 36 مەتر. خوێندنگەیەکی زۆر گەورە نییە، نزیکەی 36 مەتر، کەواتە وەڵامەکە درێژی لایەکی زەویەکە دەکاتە نزیکەی 36 مەتر. ئەوە تەواو بوو. پرسیاری 43 کارگەیەکی فەرش دروستکردن فەرشێکی گەورەی 4 گۆشەی دروست کرد. ڕووبەرەکەی 154 مەتر دووجایە. درێژی لایەکی بۆ نزیکترین مەتر چەندە؟ ئەوەش زۆر ئاسانە و پرسیارە. ئەوەش تەنیا ڕەگەی ئەو ژمارەیە 154. ئەوە پێویست ناکا من شیکار بکەم، تەنیا ڕێگەکەی ببینەوە و لە تەنیشتی بنووسە مەتر. پرسیاری 44 ئەو پرسیارە گرنگە و ئاڵۆز و زەحمەتیشە. ژینۆ سەرپۆشێکی بۆ سەرمێزی خواردن کڕی. ئەو سەرپۆشە پێک هاتووە لە چەند 4 گۆشەیەکی بچووک کە ڕیزبەندن لە 4 ڕیزدا. زۆر هەڵە نووسرایە. سەرپۆش پێک نایە لە چەند 4 گۆشەیەک. سەرپۆش پێک دێ لە پارچە قماشک، ئەوجە لە ناو پارچە قماشەکەی ڕەنگە 4 گۆشە هەبی. 4 گۆشەیەکی بچووک کە ڕیزبەندن لە 4 ڕیزدا، هەر ڕیزێک 4 گۆشەی تێدایە. ئەگەر ڕووبەری هەر 4 گۆشەیەک لەو 4 گۆشە گچکانە 324 سانتیمەتر دووجابی، ئایا درێژی سەرپۆشەکە چەندە؟ ئەو پرسیارە ئاسان نییە، بەڵام ئەگەر باشتریش نووسرا بە ئاسانتر دەبوو. کەواتە من لێرە چم کردیە گریمان ئەوە سەر مێزەکەیە لە شێوەی نەنووسرا لە شێوەی چیە، نووسرا شێوەی 4 گۆشەیە، نەنووسرا لە شێوەی چیە، هەموو نەنووسرایە بەداخەوە. ئەو سەرمێزەم هەیە لە 4 گۆشە پێک هاتووە کە لە تەنیشتێک ڕیزکراون. ئەوە 1، ئەوە 2، 3 و 4. ئەمن لە تەنیشتێک زۆر دایان نانێم هەتا دیاربی، دەنا بەخۆی دەبی ئاوها بە یەکەوە بنووسێن، بەڵام هەتا دیاربی ئەوها دایان دەنێم. ئەوە ڕیزی یەکەم لە 4 گۆشە پێک هاتیە. ڕیزی دووەم هەروە، ئەویش لە 4 گۆشەی پێک هاتیە. ئەوەش ڕیزی دووەم. ڕیزی سێمیش چونکە 4 ڕیزە، 4 ڕیز، ئەوەش ڕیزی سێم. ڕیزی 4ەمیش 4 گۆشەکەی من تۆزە کورتی هینە لەبەر ئەوەی 4 گۆشە بچووکەکان لە تەنیشتێک دانانێم، هەر هەتا دیاربی دەنا دەبی لە تەنیشتێک بن، هیچ ماوە نەمینێتەوە. ئێستا سەرپۆشەکە
سەر مێزەکە دروست بوو، هەر یەک لەو چوار گۆشانە ڕووبەرەکەی چەندە؟ هەر یەک لەو چوار گۆشانە ڕووبەرەکەی 324 سانتیمەتری دوو جایە. ئەمن ئەگەر 324 سانتیمەتری دوو جا بینم، ڕووبەرم هەیە، چێوەکەی دەربینم بدۆزمەوە، کەواتە دەزانم درێژی هەر لایەکی ئەو چوار گۆشە بچووکانە چەندە، کەواتە چێوەی ببورن ڕەجی 324 دەکات چەند؟ ڕەجی 324 دەکاتە 18. کە زانیم هەر لایەکی ئەو چوار گۆشە بچووکانە 18ەیە، بخۆشم 4 دانەم هەیە، 18 جارانی چاری دەکەم، دەردەچی 72 سانتیمەتر درێژی سەر مێزەکە. بێگومان ئەگەر چوار گۆشەکان مەودا لە مابەینیان نەبی، دەبی ئەو حالەتە نیشتێک هیچ مەودایەک نەبی، دەنا تێک دەچی. بەڵام ئەمن لێرە تەنیا بۆ ڕوونکردنەوە مەودام دانایە لە مابەینی چوار گۆشەکان. ئەگەر داوام لێ کرابە ڕووبەری سەر مێزەکە ببینمەوە، ئەو 324 کە ڕووبەری یەک لە چوار گۆشە بچووکانەیە جارانی 16 دەکەم، ڕووبەری سەر مێزەکە دەردەچوو. سەر مێزەکەش دەرچوو، ئەویش هەر چوار گۆشەیە. تەواو بووم لێرەش پرسیاری 45 لە وێنەی بەرامبەر دیارە دەتوانین وێنەی دوو چوار گۆشە بەهۆی تەنیا 7 پارچە ڕاستەهێڵ بکێشین. واتە ئەوە پارچە ڕاستەهێڵک، ئەوە 2، ئەوە 3، ئەوە 4، ئەوە 5، ئەوە 6 و ئەوەش 7 پارچە ڕاستەهێڵ، هەرچەندە ئەمن کە دروستم کرد ڕاست دەرنەچوو. 7 پارچە ڕاستەهێڵ هەیە، دوو چوار گۆشەمان دروست کردیە، ئەوە یەک چوار گۆشە، ئەوەش چوار گۆشەکەی دیکە. ئێستا لە من داوا دەکەن چ بکەم؟ چۆن دەتوانی دوو چوار گۆشە دروست بکەی تەنیا 6 پارچە ڕاستەهێڵ بکێشی؟ واتە ئیشەکەیان هاڵۆزتر کرد. خوێندکاری ژیر ڕەنگە باشتر وابی بە خۆت وەڵامی ئەو پرسیارەی بدەیەوە پێشی ئەوەی تەمەشای وەڵامەکەی بکەیت، چونکە خۆشیەکی تێدایە دیتنەوەی وەڵامی ڕاست. ئەو چوار گۆشەم هەیە، ئێستا 4 هێڵی ڕاستم هەیە، تەنیا 2 هێڵی دیم هەیە، دەبی بەو 2 هێڵەی چوار گۆشەیەک دروستکەم. بێگومان زۆر ئاسانە. ئەو جارێ چوار گۆشەکەی لە ناوەوە دروست دەکەم و لە چێندەرم دروست کرد کێشە نییە. ئەوە 2 چوار گۆشە دروست بوو بە 6 دانە هێڵ، دەتوانین چوار گۆشەکە لێرە دروستکەی، بەڵام دەبی هەمیشە لە گۆشەیەک لە گۆشەکان بی. ئەوە تەواو بووین. دێمە لای پرسیاری 46 دەهێڵمەوە. پرسیاری 47 بەرەنگاری ڕەجی 5 توان و کۆ 12 توان و چەندە؟ یەکەم شت ناو ئەوەی ژمارەکانی ناو ڕەگەکەی دەبی ئەمن چاکەم. ڕیزەتی کردارەکان ئەو هایە: 5 توان و دەکا 25 کۆی بکەمەوە لەگەڵ 12 توان و دەکا 144، ئەو جا کۆیان بکەمەوە 144 و 25 دەکا 169،
ئەو جا ڕەگی 169 یەکسانە بە 13. هیچ زەحمەت نییە. بێمە لای ئەژمێر بکە. ئەژمێر بکەش زۆر ئاسانە. یەکەم شت ڕەنگە ئاڵوگۆڕ، واتە ئەو ژمارەیە بکەویتە تەنیشت ئەو ژمارەیە و ئەو ژمارەیە بکەویتە تەنیشت ئەو ژمارەیە ئاڵوگۆڕ بکەم، واتە جێی ئەو دوو ژمارەی بگۆڕم. 14 و 22 جێی خۆیان بگۆڕ. کە جێی خۆیان گۆڕی 14 و 22 ئەو جا 38 و 22 کۆ بکەمەوە دەکاتە 40. 14 و 36 کۆ بکەمەوە دەکاتە 40. 40 کۆ 40 یەکسانە بە 8. زۆر ئاسانە. پرسیاری 49 ئاڵوگۆڕ لە مابەینی 3 و 5 جێی خۆیان بگۆڕن هەتا 5 یەکتر بەستن لەگەڵ 8. 5 و 8 یەکسانە بە 40. ئەو جا جارانی 30 کە دەکاتە 1200. پرسیاری بگۆڕە. پرسیاری 51 لیتر کو دەکەمە ملی لیتر. بێگومان ئەو ژمارەیە جارانی 1000 واتە دەکاتە 4000. لێرە بنووسە 4000. 115 سانتیمەتر بیکەمە مەتر واتە 10/100. ژمارەکە دەبیتە چ؟ بە چەند خانە دەبی ئەمن فاریزە دانێم. لە لای ڕاستەوە دەژمێرم 1 خانە 2 خانە کەواتە فاریزەکە لێرە دادەندرێ کەواتە دەبیتە 1/15 مەتر. پرسیاری 54 شێوەی زانستی بۆ ژمارە چییە؟ پێش هەموو شتێک شێوەی زانستی دەبی تەنیا 1 ڕەنووسم هەبی لە لای چەپ. ئەو ڕەنووسەش نابی 0 بی کەواتە یەکسەر فاریزە چی لێرە دادەنێم. ئەو جە دەژمێرم چەند ڕەنووسم بەجێ هێشت لە لای ڕاستی فاریزە ئەوە 3. ئەوەش 3 6 ڕەنووسم بەجێ هێشت کەواتە 2 فاریزە 43. ئەوە هەر هەڵەیە چونکە زۆر هەڵەیە. 24 زۆر هەڵەیە نابی 2 ڕەنووس هەبی هەرگیز کەواتە 1 لەوانە دەبی ڕاست بی چونکە ئەو دوو ژمارە ڕاست نووسرایە، بەڵام کامە ڕاستە چونکە 6 خانم بەجێهێشتە ئەوە هەڵەیە کەواتە ئەوە ڕاستە. جاران داتوان 6. کام بڕ یەکسانە بە 16. لێرە یەکەم جار ناوکەوانە 2 کۆ 4 دەکا 6. 6 جاران 6 دەکا 36 کەواتە ئەوە ڕاست نییە، ئەوە هەڵەیە. 6 توان 36 کۆ 4 دەکا 40 ئەوەش هەڵەیە. 6 جاران 2 12 12 کۆ 4 دەکا 16 ئەوە ڕاستە کەواتە ئەوە ڕاستە. لێرە 6 دابەش 2 دەکا 3 3 جاران 4 دەکا 12 ئەوەش هەڵەیە. لێرە تەواو بووم لە لاپەڕە 29. دێمە کۆتایی ئەوانەیە هەتا وانەیەکی نوێ هەر بژی.